سڵاو، ئایا تێبینی ئەوەتان کردووە زۆر کات کەسانی دەوروبەرمان کاتێک تەمەنیان دەگاتە سەر و 40 ساڵی ڕوبەڕووی کێشەی نزیکبینی دەبنەوە. ئەمە حاڵەتێکی ئاساییە چونکە لەگەڵ گەورەبوونی تەمەندا لێنسی چاو نەرمەکەی لەدەست دەدات و توانای ڕوونکردنەوەی بینینی شتە نزیکەکانی کەم دەبێتەوە. لەم کاتەدا زۆر کەس پەنا دەبەنە بەر چاوێلکا بۆ نزیک کە ئەمەش ناسراوە بە کەمبینی پەیوەست بە تەمەن. بە شێوەیەکی گشتی لە زۆربەی خەڵکیدا ئەم حاڵەتە دوای تەمەنی 40 ساڵی دەردەکەوێت. ئێستا لە نەخۆشخانەی وێست ئای تەکنەلۆژیای پرێسپیۆن بەردەستە کە نوێترین تەکنەلۆژیایە بۆ چارەسەرکردنی کێشەی نزیکبینی پەیوەست بە تەمەن. تەکنەلۆژیای پرێسپیۆن چییە؟ پرێسپیۆن پێشکەوتوترین تەکنەلۆژیای ڕاستکردنەوەی نزیکبینیە بە بەراورد لەگەڵ نەشتەرگەریەکانی پێشوو کە بە ڕێگایەکی یەکجار سەلامەت کار لەسەر ڕاستکردنەوە و ڕێککاری لە گلێنەی چاودا دەکات. لە دوای ئەنجامدانی نەشتەرگەری پرێسپیۆن ژیانی نەخۆش ئاسانتر دەبێت و دەتوانێت دەستبەرداری چاوێلکە بێت کە پێشتر لە کاتی بەکارهێنانی مۆبایل و خوێندنەوەدا تووشی ناڕەحەتی دەکرد. خێرا چاکبوونەوەی چاوی نەخۆش و ڕوونبوونەوەی بینینی لە دوای چەند کاتژمێرێک پاش ئەنجامدانی نەشتەرگەری دەبێت. نەخۆش دەتوانێت ڕۆژی دواتر بەبێ بەکارهێنانی چاوێلکە بەڕوونی نزیک ببینێت. بینینی ئێوە بۆ ئێمە گرنگە.